بەهۆی داخستنی گەراجی نیشتمان بەڕووی شوفێرانی پاسەکانی گواستنەوە بەشێک لەو شوفێرانە بۆ ماوەی چەند سەعاتێک گرتبوونەوە و شەقامی سەرەکی سیمەتریان داخست. ئەو شوفێرانە ئاماژەیان بەوە کرد بەهۆی بوونی کێشە لە نێوان کەسێک و خاوەنی کۆمپانیاکە ئەوە چەند جارێکە دەرگای گەراجەکەیان بەڕوودا دەخرێت و زیانیان پێدەگات. من تەلەفۆنم شخصی خۆم بۆ محافظ کردێ محافظ هەری ناگرتن جەنابی قام هاتیە ئەو جاری یەکەم هات بەڕاستی ئیشش باشی کرد هاوکاری کردن دەرگا کردەوە بەس هەمان کێشە دووبارە بۆ دیسان دووبارە بۆ گەراجەکە گیرەیە ئێستا دەبین چ خەرکێک زەرمەند دەبیت ستە لە بەک چ هاوڵاتیەک خۆ دەورەمەندەکان هیچ زەرمەند نابن لە بۆیە مرور ئێستا چەندین وەسلی بۆ کردینە و کە لە جادەکان جادەمان گرتیا نازانمە تا کەی حکومە ناتە سەخت شوێنێکمان بۆ دابین ناکە ئەوان بینی دوو شخصیە باشە بعد بابسنە محکەمەی لە قانون کێشەکەی عەلکەن بۆ دێخنە سا ئاسۆیمە ئێستا زەرمەند دەبی هاوڵاتیە خەرچی فەقیر و فەقارەتە زەرمەند حتمما زەرمەند دەبی لەبەی تو بڵێ تونەڵی ئیشەکەت ڕائەوەستی ئیش ناکەی ئیتر بەس زەرمەندی یەکەم من زگم بە خۆم ناستوێ بڕوان پێکە زگم بە خۆم ناستێ زگم بە فەقیرێک ئەستوێکەوە لەگەر ئێمە هات چۆکە توانای ئەوەی نییە بڕوان پێکە زەلامەوە هەیە توانای ئەوەی نییە بە تەکسیا چۆکە تو تەسویری ئەو اختیارەکە بزانە ئەو اختیارە چاوەڕی وە بڵێ لەکەیەوە چاوەڕی ئێماکەی کە ئەمەلی ئەوەی هەبێ کە ئێمە مشکلەمان چارەسەر بکێ لەگەر ئێمە چۆکە ئەو ساق پاسانە خزمەتی خەڵک دەکەن بەڵام ئەوان ئەگەدانێ خزمەتی مە بکەن و خزمەتی خەڵکی خۆیان بکەن بابێن گەراجێکمان لەو دابین بکەن تێدەگەی با خەڵک بێ بە ئاسانی سواری کۆستەرەکەی بگاتەوە ماڵی بین گەراجەکە ئەمە پێویستمان بە گەراجە بەڕاستی ژمارەی پاسەکانی گواستنەوەی هاوڵاتیان 550 پاسە و ڕۆژانە هاوڵاتیان لە سنتری شارەوە دەگەێننە سەرجەم گەڕەکەکانی هەولێر بەڵام بەهۆی داخستنی گەراجی نیشتیمان و گرتبوونەوەی شوفێران هاوڵاتیان بێبەش بوون لە گواستنەوەی هێڵی گشتی و کێشەی هاتوچەیان بۆ دروست بوو. وەڵڵا کە هاتووین کە بچینە دارەتوێ چین دارەتوێت تەماشا دەکەین کۆستەریش هەموو ڕاوەستا هیچی ئیش ناکەوە معناوە خەڵکە نیشێتی سارەی بەکرێ بگری بە 3-4 پێی بستەوە چاوەڕێی 500 دینارەکەی بە 500 دیناری بستەوە باشتر کاکە عالەماتە بازاری دەستەوە شتەشی دەکڕێ ئەدی نای بستەوە هەرچەندە لە ماوەی ڕابردوودا چەند جارێک دەرگای ئەو گەراجەیان بەڕووداخرا لایەنی ئیداری پارێزگای هەولێریش بە شێوەیەکی کاتی چارەسەری کێشەکەیانی کردبوو بەڵام جارێکی دیکە کێشەکەیان سەری هەڵداوەتەوە و شوفێرانیش داواکارن شوێنێکیان بۆ دابین بکرێت و چارەسەری کێشەکەیان بۆ بدۆزرێتەوە. سەرباز محەممەد گەلی کوردستان هەولێر.